حركة كردنا كمان أبيت شون به في ودار ما وش ورجوا إليهم كرد حركة كردن من دوشي حركتك ما فردية هل يشغل إما أبي بتنهاش ببيكي يشي شتريش جماعية بقى مالا حركة تنهاية أيش دو بشي كان داخلية بشي كان خارجي بشا داخلية كبريتي لتي مني شو هر يشي چيش ليه هر كسي شي تركا يقري أكويت الروجانة أكويت بين الشرك ولا بين نفسي خوي آرزو كان الدنياي شيطان هوا وهوسي لقل إيمان همو روجي إيسا كمان أنقصانا كم شيطان الله دي فلان آياتي شامبو بينر وبابزان عالم فلان نقطيان بولة بابزان زور مهم فلان نقطة باسكة بوي بلانتو عابدي ورده چونك الصراحة كلا داخلي هريشك مانا مثلا شيطان دتنشت بخشيكي مسلمان ولا لا بازار عرالنا قشتي بكمال الريشتار مسلمان انا حجابك الريق بوي بزان زور دين داي يقول وكو پیغمبر عليه الصلاة والسلام فرمي كان يدعى بس تين يتكيب اخوائك وجوتي الله اكبر دعائي هندك السير يكن اخوي ملكش كدو ركوع زيادي وكذا نيتك إلى سرطان وباش بو دعائي فاسد بو نيتك إلى ديكس أبي خراب قررتو سر أصلك أي الله أجنان يتكشي وكهو كابرا دا دينار دا ديني لمرتشاوي خلق الله كاكا وش خيري من بوي خلق همو الجيلي بتشاوي لي بس زمان ديناركش دا ديناركش يروي خيري شي بوانا نصرا قناحي شي هاتس أقر رجيو بدزيو بيوتا كاكا أو شي أو خيركشي ونصرا أجركشي دا زكود لقيامة شاوفتي كسيركر دا ديناري هي دعائي للروج قيامتها أو كابراكا والرياء كردوا لقيامتها الله يا ربي بعزة جلالك دا دينار ولا مرخات جيتو كر بخير أفرميت كذب شنك حديثي مسلم لأبو هريرة وجرته كأفرميت سيكز لكم جارك محاكمات لأن إن أول من يقضى عليه يوم القيامة رجل استشهد يا كم كسر كداوريك لقيامتها هنريتو بيشو أويك لبناي خوايا كجرا وظاهرا شهيد هو خواهي قول النعمة تاني خاطر بيشتاو أفرميت شيت بيكر كان راجل والله قاتلت فيك حتى استشهدت لبناء تويا شرم كرتاك وجرام خواهي قول لبرتشاوي أهم عالمية بيه فرمي كذبت درودكر قاتلت لي أن يقال جريء فقد قيل توبويا شرط كربوي بلان عزايا دايبا شواوتي أنا عزايا ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار فاشان أول سرد متشاوي الراج يشريحتها وكفريدتنا وأقري جهنم أولا الدنيا يزر لكشي كردوها عمرك شي كاو معلوم ناوي شي هتيو كوتوا خوشي كجراوا حتى روحي درشوه من راحتي تشتوا بلا من همان كاتا هيج اجي شي بونا نفس لبروا جموجولي الروجانه من لنا خدلو دروني خمانا ضروريه او حركه داخليه حسن ظن هم كشت مسلمانا او كشت مسلمانا بلا يتيفر اگر حسن ظني هبولت فقيده مشغوله من النبي فاز دايدا اولا غير حسن ظني لدوا اگر كان قصد السوء ظني لدلاد ولا سالت سلمة تكبر راه ركزنا تو شو خوي لي باي وشو خوي لي دور هردو حالتك ام خوي حرة وانا هردو كان تاويلك لحديثي افكا كبسوت انا عندك كان خندوت انا توكا وتي ان اعوذ بالله حضرتي عائشه خزاني پیغمبر عليه الصلاه والسلام لقال صفوان كصحابي شي پیغمبر عليه الصلاه والسلام دستي انت كان كردو زنا او موضوعش طبعا زوري تاثير لبيغمبر كر عليه الصلاه والسلام تاثير لعائشه كر لباوشي عائشه كر كابو بكر صديقه لمسلمان كر حتى علي بن ابي طالب فرمي اي بيغمبر اخو افرد زور اقرأتو او تبيه ما براتو مالك السكان او نعرحت طبعا يستهري شغل ايوا حسب جانو ناصري عائشه كان شوف ايوا افرد طبعا ايما يستحسب جانو ناصري ابو بكر بيغمبر كان عليه الصلاه والسلام شوف هريك العنصر كي خويا وتماشايك كان القرايه ومالي خوي شو دانيشتو لقال جنك يا قصيكر جنكي بيدو تيارتو او موضوعي عائشه بيستوها كاو كفر من بالي بيستوما جات الرئيسيه برامبر بعائشه افرتك وتي والله هي اطهر مني تي والله عائشه لمن طاقتها كاو كجوتي والله صفوان اتقى مني والله صفوان لمن بتقوى ترى او قصيك جنك يا كردو انا وشو بدرجاي شو كهزا قصيترك وباني كهاتنا مزقود ولا بيغمر عليه الصلاة والسلام وحي هاتب وخواره ومدحي أو شرفي أو دواني كلا سورة أحزابها فرميه وظن المؤمنون والمؤمنات بأنفسهم خيرا
مسلمانان پیا و ژنیان گومانی باشیان هەیە بەرامبەر بە یەکتری قورئانێکیشەوە هەتا ڕۆژی قیامەتە دەخوێن لەسەر ئەو خوشکە مسلمانە و ئەو پیاوە مسلمانە کە موقفیان ئاوا بووە بەرامبەر بە مسلمانان لەبەرەوە تۆ ئەگەر داخلت پاک بوو سلوکی دەرەوە زۆر جوانە ئەگەر ئیمانت بە قووەت بوو تۆ حرام ناخۆی ئیمانت بە قووەت بوو نایەڵی قژت دەکەی ئیمانت بە قووەت بوو ئیلتیزامت زۆرترە ئیمانت بە قووەت بوو درۆ ناکەیت یان حسنی ظنت بوو مسلمانانت خۆشە هەموو شتێکیان بە چاکە بۆ لێگەڕی حتا ئیمان لە ناختا زیاد بێ سلوکی دەرەوەت باشتر ڕێگەخات کە سلوکی دەرەوەشتت ڕێکتر بۆوە واتە هی یەکەم قووەتی داخلی ئەبێ بە قووەتی خارجی لە تۆی ئەبێ بە سلوک ئەبێ بە ڕەوشت کاتێک تۆی فەرد تۆی یەک کەس بەم شێوە بەم بەرنامەیە پەروەردە ئەبی ئەنجا ئەسڵ خەی بۆی کە ئیشی جەماعی ئەنجا بە کەوچیەوە دەی بچیتە ناو حیزبێکی ئیسلامی و گەشت ئێمە بزوتنەوەی ئیسلامیمان هەیە چەند مبتەلاین لەناو بزوتنەوەی ئیسلامیەوە بۆ ئەو کەسانەی کە ئەم پەروەردەیان وەرنەگرت هەیە داخلی پیسە سلامێکی لێ نەکەین ئاوا بە تەویلی فاسد لێچێدا داخلی پیسە حرامە خوا لەبەر سلوکەکەی ئەو ئێمەشی خوار کرد بە ئێماڵەنەوە حرەکەت ئیسلامی فڵان کەسی تیا دزە فڵان کەسی تیا گومرجی وەرگرت فڵان ئافرەتی تیا بزانە ئەوە عایدی بزوتنەوەی ئیسلامی ڕەوشتی وایە دائما ئەوەی کە ئەو تەربیەتە ئیسلامی ڕاستی وەرنەگرتە بوو بەو مسەلەسەی کە شەرحم کرد ئەبێ بە علامەتێک بە نیشانێک بە جێخەڵوزێک لە لاپەڕەیەکی سپی ئەو جەماعەتە ئیسلامی شەک لەبەرەوە ئیشە جەماعیەکەشمان پێویستە بە ئەفرادی وا دروست مشکلەی ڕئیسی کوردەکان بە درێژایی ئەم تاریخە زۆرەی کە هەمانە هەر مشکلەکە لێرە چونکە کابرا ئەگەر حرام و حەڵاڵی لە سەرەتاوە لێک نەدایەوە پێشمەرگە بێت دزیەکە زیناکە عەرەق خواتەوە ئەنواع ئەشکال فەسادە کە بوو بە مەسئول کۆمەڵی خەڵکە لێرە بۆ کەمین ئەیاندا بە کوشت لەبەرەوەی نەزەواتی خۆی تێت ڕەغبەتەکانی خۆی تێت کە بوو بە مەسئولێکی گەورەتر خەستەخانەیان خستۆتە بەردەست دکتۆرێکە نیوەی خەستەخانەکە ئەفرۆشێت ئەوانەمان هەموو دیوە با بڵێن نەخۆشێکی قوربەسەرە چێتە لای گرانەتایەکی 63 حەبیەوێ ئەو 20 حەبیەداتێ بۆی چلی بفرۆشێت معلومە 63 حەبەکەش کۆرسێکە دایرەیەکە هەتا هەر 63 بەکارێنە چاک نابێتەوە ئەنجا هەموو ساڵە تووشە بێت لە خیانەتی چی لە خیانەتی کابراکە ئیمان لە دڵی ئەوەندە نییە بڵێ حرامە بڵێ خیانەتە لەبەرەوە ئەو مۆزوعی حرام و حەڵاڵێتەیە کە ئێمە کوردەکان هەمووی پێوەی مبتەلان پێش 15 ساڵ لەمەوە پێش 16 ساڵ 17 ساڵ لەمەوە پێش من چوومە هەولێر سەیرەکەم بەیانیان ئەو ئێستا شەر عادەتە شامینۆکە فرۆشن یعنی لەبلەبی نۆچی کوڵاو هەر ماڵێت نیم دیناریا دینارێکی کردە زەمیلەیەکەوە لەبەر دەرگادایەنە کابرای سەمون فرۆش یان شامینۆک فرۆشە هاتوو نیم دینارەکەی هەڵەگرت و بای نیم دیناری تێ ئێستا لە مزگەوت تەڵاوەکانت داناوە هەتا نوێژەکە دەکەیە ترسیڵێ بەخوای بسەنێست شامینۆشی چی شتی چی ئێستا پاڵت دا بە سیارەکەتەوە لەو دیوێکێکی تر خەریکە بە سیگرستانەیە خەریکە بڕۆکانی لێکات تایەکەی لێکات جاران تیارەی هاتەوە سەر ڕانێ من خۆم لەم ڕانێ بووم لە 74 تیارەکە هات لە سەر ڕانیام و ڕامانە کردە کولێسە و شێوە ڕەش ئێوارە خەڵکە هاتەوە دوکانەوە خۆی ماوە ماڵەوەکو خۆی ماوە دەتۆ ئازای ئێستا خەیاڵت مەخەرەسەر ئەم ماڵی خۆت کە بەجێ دەشتەوە لەکر ساڵێ سێکی چکە ڕاتە دەر دوێنێ وتیان هەر پیاوێک لە ڕانیە پەلاماری گردنی ئافرەتێکی داوە هینەکەی دەست گردانەکەی دزیوە بڕاندێت لەناو بازار لەبەر چای معالەمی ئێمە مشکلەکەمان مشکلەی ئیمانی ئەو خەڵکە ئێمە مشکلەمانەوە نییە کە ئایا دیموکراتیەتیان بۆ بێتە دییان لەبەرەوە ئەو نقطەیەش کە پێویستە لە بەرچاومان بێ مەوزوعی ئیشکردنی ئێوە کاری لەمە بەدواتان ئەبێت جۆری کارەکە بێت جۆری کاری بێسووترتانەوە بووە تا ئێستا فەبیعی هەر خەریکیشە بن هەر وەکوتم هەتا وەکو ئافرەتێکی سافرە ما بێ وەزیفەی ئێوە هەر بەردەوامە هەتا ئەڕۆن بۆ لە ئەنجا وەزیفەکەتان لەوەیە دەخوشک لەم گەڕەکەن خۆیان سەرەنن بەسەریەکەوە دەرسە خوێنن با یەکێک لە دەرسەکان ئەوە بێ بزانین چەند کەس لە گەڕەکی ئێمە ماوە کە سافرن چەند ئافرەتی لا دێمان هەیە وازی لە نوێشێناوە چەند کەس هەیە ئەحکامی حەیز و نیفاسەکە نازانێت ئێوەی زان نەبێ بۆی ڕوونکەنەوە چکە ئەو لە ڕوویدا لە پیاوان بپرسێن لە پیاوانیش ئەزانن ئەو مشکلە تاکو شەرعی لەبەرەوە ئەو دایرەی ئیشی خوشکانە پێویستە وردە گەورەتر بێت
ئەبێ بێ بە ئیشی سیاسیتان ئەبێ ڕۆژانە بیر بکەنەوە لەوەی بزانن هێزی کوفر چەند بەرفراوان بۆ هێزی ئیسلامیش چەند بەرفراوان بوون بەرامبەر یەکتر ئایا فعلا گەیشتووینەتە بەرابەری یەکتری 5 کەس بە 5 کەس هەڵبەتە بۆیە ئەوەش باسەکەم چونکە لە ڕانیە لە یعنی لە پشت دەروبیتوێن گەیشتۆتە ئەوەی کە حەوت بە 3 ئێستا مجتەمع ئیسلامیەکە الحەمدولله ئاوا زیادی کردووە بەڵام ناوێت هێشتا هەرە بێ پێویستە باشتر وەری هەڵەبجا بە هەمان شێوە اتجاهێکی ئیسلامی الحەمدولله زۆر چاکی تایە کە کابرایە گەچێتەوە غەریبە بەڵام هێشتا ماوێت چونکە مادام یەکێک بمێنێت جلێ بە پێغەمبەر بدە عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ ئێمە زۆرە یەکێک بدە کە قورئان فڕێدا بۆ ئێمە زۆرە لەبەرەوە نە پێویستە مەزهەری ئیسلامی ناوچەکە هەمووی بێ بە مەزهەرێکی ئیسلامی لەبەرەوە ئیشوکاری ئێوە جۆری ئیشتان پەروەردەکردنی خۆتانە لەسەر سلوکی خۆتان بەعزێشت هەیە خۆ تۆ زانی غیبەت حرامە خۆی لێ بگرەرەوە یەک هەفتە مراقبەی خۆت کە ناوی بنێ هەفتەی مەنعکردنی خۆم لە غیبەت یەک هەفتە چاوت بگرەرە یەک هەفتە مراقبەی خواردنی خۆت بکەین ئاوا وردە وردە گەورابین و پەروەردابین ئاوا بە ئیسلام زیادەکەین ئاوا کە دڵمانە بێ بە بەفری سپی خوای پەروەردگاریش نەسری خۆیان نێرەتە خوارەوە ئەمە بەغەیری ئەوە خوای گەورە ناینێرێتە خوار خوای گەورە سەرخستنی دینەکەی ئەگەر ڕەحم بە منیش و بە ئێوەش بکە ببینە سەربازێکی هێنانەوەی دینەکە بۆ ئێمە افتخارێکی زۆر گەورەیە چونکە هەر خوشکی وەکو ئێوە ئێستا حجابیشی هەیە نیوەی قورئانیشی لەبەر کردە بەس ئیجباریان کردە ڕەسمی سەدامی بەستنەوەیە لە مووسڵە خوێنی بینی مووسڵ لە ئاسکی کەڵک بەندیەوەی تر ئەمە هەر اتجاهی ئیسلامیە بینی ئەو بەریش کە هێزێکی کوفر سەیطرەی کردەوە بەسەریا فەرقی زۆرە لەبەرەوە کە خوای پەروەردگار ئەو ڕەحم و بەزەیی بە ئێوە کردووە دوو نیعمەتەکەی خۆی پێبەخشیون کە ئەفەرمێ ئەطعەمەهم من جوع وآمنهم من خوف ئەو دوو نیعمەتەی پێبەخشیون لەبەرەوە ئێوە ئەبێ ئەدای شوکری ئەو نیعمەتە بکەن ئەجینا وەکو بەنی ئیسرائیلمان لێ دێ بەنو ئیسرائیل خوای گەورە ڕزگاریشی کردن ئەنجا فەرمووی عیبادەت بکەن قسەکانیان گۆڕی و ئەوامری خوای گەوریان تەنفیز نەکرد هەتاوەکو خوای گەورەش ئەوەندەی تر سەر لێ شێواوی کردن کە ئەفەرمێ یەتیهونە فی الأرض 40 عاما 40 ساڵ بەنو ئیسرائیل لە سەحرای سینای متحیر بوو نایانزانی بۆ تۆ ئەڕۆن هەتاوەکو ئەو جیلە مردن جیلێکی تر دروست بوو کە بڕای بە بوونی خوا بە ئیسلامەت یەکرد لەبەرەوە جارێککە ئەوەندە تیکرار کەمەوە کە ئیشی ڕۆژانەی ئێوە هەموو ڕۆژێ ئەبێ ئێوارە دانیشی محاسبەی خۆت بکەیتەوە لەسەری بزانی گەڕەکەکەتان فعلا چەند ئافرەتی تایە کە نوێژ ناکەن ئەنجا ئەو پیاوانش کە نزیکن لێتەوە ئیقامەی حجیان لەسەرەکەی بە هەمان شێوە لەو حەدە شەرعیەیە کەوا ئیستیقامەتی تۆ سلوکی تۆ دینی تۆ بپارێزرێ خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش سەرکەوتوو بکە و دڵنیاش بنەوە کە بە پشتیوانی خوای گەورە ئەو دینەمان بۆ دێنێتەوە مادام ئێمە ڕەنجە دەین لەگەڵی لا ايوه تربيته لا ايوه مش خويندان. اقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد وعلى اله وصحبه وسلم.